بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تر لە سلێمانی کێشەی موچە سەری هەڵداوەتەوە و خانەنشینان نەیانتوانی لە کاتی خۆیاندا موچە وەربگرن وێرای ئەوەی کە بۆ ماوەی 4 ڕۆژە خەریکی سەرەگرتنن بەڵام بەشێک لە خانەنشینان تاکو ئێستا موچەی مانگی سێیان پێنەدراوە. ئەمە جگەلەوەی کە ئەمڕۆوا بڕیار بوو وەزارەتی کارەبا و ئاوەدانکردنەوە و ڕۆشنبیری موچیان پێ بدرێت بە پێی لیستی وەزارەتی دارایی بێ، بەڵام ئەو موچەی وەزارەتانەش لە سنووری پارێزگای سلێمانی خەرج نەکرا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری نەبوونی پارە لە بانکەکان داچیە لە سنووری پارێزگای سلێمانی، بۆچی ئەم گرفتە دووبارە دەبێتەوە لە کاتێکدا تەنیا پارەی 9200 میلیارەکەی بەغداد لە موچە زیادە بەبێ داهاتی ناوخۆ، بۆچی بەم شێوەیە موچە دابەش دەکرێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێنەرێک لە بەڕێزان ڕزگار محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها نیات خالیت مامۆستای زانکۆ و ئابوونی ئاسمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. بەخێر بێت. کار زێرگر لە بەرەسانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو کێشەی کە دروست بووە. هەر بەعام بڵێن کێشەی دواکەوتنی موچە هەیە، موچەی مانگی سێ بڵێن لە هەموو کوردستانە، بەڵام ئەوەی کە لە سلێمانی هەیە نەبوونی پارە لە بانکەکان و ئەو وەزارەتانش کە ئەمڕۆ بەپێی لیستی وەزارەتی دارایی دەبووایە موچە وەربگرن، موچەکانیان وەرەگرتووە. هۆکارەکە چیە؟ بۆچی ئەمە لە سلێمانی ڕوودەدات؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابتان، سڵاو بۆ بینەر و بیسەری کەناڵی پەیام. وڵی ڕوونە کاک حەکیم، یعنی ئەمە بەداخەوە ینی ساو هەموو داهاتی کە هەیە لە مڵێن داهاتی ناوخۆ، داهاتە نەوتەکان، پارەی هاوپەیمانان، ئەو پارەی کە لە بەغدا و سولفەیەک دێ بۆ موچە، ئەم پارانە هەموو دێت، بەڵام بەداخەوە ئەویشە کە ئەبینین بانقەکان پارەیان تێدا نییە و ئەمەشە من بۆ ئەوەی گەڕێنمەوە ینی لە ململانەی یەکێتی و پارتی بە بەداخەوە، ینی ئێستا کە تەواو خەریکە وایلی هاتووە دوو ئیدارەی بە تەواوەتی وایلی هاتووە هەسی پێکرێ، ینی مەیتر دوو ئیدارەیە لەبەرەوە ینی ئەم داهاتانەی کە ئێستا هەیە و بە تایبەتی ئێستا ڕوونە لای جەنابشی کە سعری نەوت چەند هەڵکشاوە بۆ لەسەرۆیە و داهاتەکانی تر کە با بڵین داهاتی خاڵە سنووریەکان کە ئێستا هەڵکشانێکی باشی بە خۆبینەوە لەو ماوەیەدا کە ئێمە بە دوواداچوونمان کردەوە چوینەتە خاڵە سنووریەکان و بەو با بڵین بۆ اعترافەی کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانیش کردوێتی کە بڵاوی کردوێتەوە و داهاتانەی کە ئێساتە لە داهاتی با بڵین خاڵە سنووریەکان چەند زیادی کردو. ئەم داهاتانە کە کۆ ئەکرێنەوە بەداخەوە لە خاڵە سنووریەکان بە تایبەتی من چوومەتە یەکێک لەم خاڵە سنووریانە کە خاڵی با بڵین سنووری مەرزی پەروێزخانە باشە ڕۆشتونەتە ئەوێ لەوێ لە یەک ڕۆژە کە من ڕۆژی پێنجشەمە لێ بووینە 1 ملیار و 600 میلیۆن دینار داهاتیەوە بەس تەنها لە یەک ڕۆژە بەڵێ 1 ملیار و 600 بەڵێ 1 ملیار و 600 میلیۆن دینار. ینی لە مانگی کە 30 میلیارد دەبێت گوێرە جەناب زیاترە بێت لەبەرەوە ئێستا بڵێن ئەوە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی پێشووتری کە چوارشەمە بووە 1 ملیار و 355 میلیۆن دینار داهاتی تەنها یەک دەواازە بووە، یعنی ئەمە لە 2 ڕۆژە تقریبا نزیک 3 میلیارد دینار بووە. ئەم جاگەر بێت سەیری داهاتەکانی تریش بکە، ینی تەنها لەوێ داهات نییە داهاتی تریشە، یعنی ئێستا من بە دوواداشوینێکم کردو مەسەلا لە شارەوانی، لە کارەبا، لە پرۆژە ئیسیسماریەکانە، لە بەنزیخانەکان کە سوتەمەنیان هەیەەوە مانگانە پارەکە خەنە و مانقانەوە، ئەمە زۆرە بەڕاستی. یعنی ئەو بەنزیخانانەی کە لە سنووری ئیدارەی گەرمیان هەیە، عنی مانگانە نزیک 3 میلیارد دینار ئەخەنە ئەو بانقەی کە لە گەرمیان هەیە و مەسەلا پرۆژەی ئیسیسماری ئەوانیش بە هەمان شێوە و ئیتر شتی تر وازیە بێنە، ینی بەڵام ئەمانی کە دیارە کە داهاتیان هەیە ئەم پارانە هەموو کۆ ئەکرێتەوە بەداخەوە ئێمە کە لەگەڵ بەڕێوەبەری گومریکی خاڵە سنووریەکان دانیشتی قسەمان کردوتی کاکە ئەو پارەیەک ئێمە لێرە کۆیەکەینەوە، بەڵام بەداخەوە کە ئەڕات نازانین ئێمە ئەو لای ئێمەیە کە پارەکە کۆ ئەکرێتەوە بۆ شێوەیە ئەنێردێ. ئەمە من بۆ خۆم ئەمە ڕێی خۆمە، ینی چەند جارێک شەومە وتووە ئەمە یعنی سیر کە لە پێشووتر ئاگە سعی نەوت وانە بوو موچە بەم شێوەیە نەبوو، ڕاستە باشتر بوو، بەڵام ئێستا کە سعری نەوت بەڵێ هەڵکشاوە چۆتە سەرۆ لێرە ئەمانەم داهاتە نانێنەوە هەولێر
و دیاری یعنی ئەمە ڕوونە وەزانن داهات لەوێ مەسەلە داهاتی نەوت و هەناردەی نەوت چەنە و سعرەکەی وە ڕوونە چەنە و ئەو پارەی کە لە نەوتا هەیە چەنە بۆیە ئەمان ئەم داهاتە نانێرن بۆ هەولێر و هەولێریش بەم شێوەیە نایەوێ و پارە بنێرێ وەکو پێویست بۆ بانقەکان و کە دابش بکرێت سەر موچەخۆرانە بەداخەوە ینی وەزعی موچەخۆران ئەبینی دوای لەسەرەوە قسە دەکەین کێ سزای سلێمانی دایشێتی خۆیەتی یاخود ئایا حکوومەت بەشدارە سنووری سلێمانی دارێ ڕاپەڕین و گەریمان و هەڵەبجە دەگەڕێم وڵات مامۆستا جەنابش بەخێر بێ دەمەویستە بەڕێزیشی بزانمە سەرم شێوازی دابشکردنی موچە لە ڕووی بڵێن ئابووری و داراییەوە شێوازێک کە ئەوە نۆرەگرتنە سە بڵێنەوە چواردە ڕۆژ هەر خەریکی دابشکردنی موچەی بڵێن مانگی سێن ئێستش تەواو نەبووە ئەم سەرەگرتن و ئەوانە خوێندنەوەی بەڕێزت بۆچی بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ تۆ بە خێراتنی میوانە بە ڕێزەکەش دەکەم وەڵایی جا ئەمە لە کوێوە دەست پێ بکەین مەوزوعی دابشکردنی موچە عیبەیەکی گەورەیە پەڵەیەکی گەورەیە بە ڕووی ئەم دوو ئیدارەیەوە یعنی گونا حەنان بنێ حکوومەتی بەڕاستی دوو ئیدارەی خۆسەپێنی ناشرین بەدەسەڵاتی کوردی تر ئەوەی کە پێی بڵێ بنەمای زانستی لەم ئیدارەیە یعنی دابشکردنی موچەی خانەنشین چەند هزار خانەنشینێک ینی بەڕاستی شتێکی ئێمە چەند ساڵە ینی قوبات تاڵەبانی ڕایگەیانوە جارە من حەزەکەم ینی ئەمە قسەیەکی سیاسی کەم بابەتەکە زانستی ئەوەی من باسیەکەم پێشتر بەڵام هەرچیەک بێت هەر چۆنێک بێت با بڵین هۆکار و فاکتەرەکان هەرچی بن ڕووی عیبەکە ڕووی یەکەمی لە قوبات تاڵەبانیە چونکە بە دوو ئەعتیباری ئەوەی دەسەڵاتی یەکەم و ڕەها هەر خۆیانن ینی بە جێگیری سەباڵیان سنوورە بە ئەعتیباری دووهەم ئەمە قسەکەم لە قسەی کەسێکی پارتیشە بەڵام من بەخوا هیچیان نیم بەڵام بە ئەعتیباری دووەمیش ئەوەیە کە ئەو چەند ساڵە ئەڵێ ئێمە خەریکی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت و سیستەمی چاکردنی سیستەمی دابشکردنی موچەوە لە 2016ەوە بایۆمەتری و خەڵک ماندووەکەن و یعنی عیبەیەکی زۆر گەورەیە کە تۆ تازە بێت لە بە ڕیز ئەم خەڵکە لە ینی سەرەی ڕیزی موچە وەرگرتنا بمرێت بەڕاستی عیبەیەکی گەورەیە پارەکەی خۆی پارەکەشیان پێ نادەن بەڵێ جگەلەوە هەموو نۆرەگرتنە جا بابینە سەر بنەما زانستیەکەی زۆر ئاسانە ئەمان ئیشیان بۆ کردووە هەمووی بە ئەلکترۆنی کراوە یەک شتێک ماوە کە ئێستا ئەمان ئیتیفاقیان لەسەری نییە مۆزوعی ئەم هەموو بندیوارە هەمووی ئاشکرا بێ بە ئەلکترۆنیکردنە بەشێکی زۆری ئەمانە بەدەستیانەوە نایەت بە تایبەتی لە لای پارتیەوە بە هەموو شێوەیەکەمە ڕەفزە بە ئەلکترۆنیکردن چونکە ئیشەکان نیەن وا تەرتیب کردووە کە بە ئەلکترۆنیکردنەکە هی هەردوو لایەن ئاشکرا بێ بۆ یەکتری هی یەکێتی لەوانێت تا ڕادەیەک ئاشکرا بێ بۆ پارتی بەس پارتی زۆر شتی تری هەیە ئاشکرانە بۆ هێشتان و ناشێوێ ئەم هەموو هێلکەکانی بخاتە ئەم سەبەتەوە لەبەرەوە ڕاچوونی بەڕێزەوە کاریەوەی کە موچە بە ئەلکترۆنی بەڵێ بندیوارەکانن بندیوارێکی زۆر ئەمە ئەگەر بۆ ئەمان ئاشکرا بێ بۆ بەغاش ئاشکرا بێت ئەگەر بۆ بەغدا ئاشکرا بوو ئیشەکە زۆر ئاسانە بێ بۆ بەغدا کە ئیدارەکان چۆن تەعاملیان لەگەڵا بکات لەگەڵ هەولێر لەگەڵ سلێمانی لەگەڵ محافەزەکان لەگەڵ شێوازی موچەدانە چونکە تاوەکو ئێستاش بەغدا اعتراف بۆ ناکە ئەو هەموو موچە خۆرە لە هەرێمی کوردستانە هەبێ هەر اعتیبار بۆی 2009 2010 دەکات والحاڵ ئێمە با نەچینە ئەو تەفاسیلەوە بەڵام حکوومەتێکی باڵین شەڕ و ئەوەی کە هیچی تیا بەسەر نییە ینی حکوومەتی بەغا لە چاو ئەمانە بەڵام توانیوێتی موچە بکە بە کارت کابراێک لە ئوردون موچەخۆری بەغدایە لەوێ ئاوارەی لەوێ وەرێگرێت یەکێکی تر لە لوبنانە لەوێ وەرێگرێت یەکی تر لە سلێمانی لێرە وەرێگرێت یعنی ئاخرەگەر سلێمانی ناو عێراق بەس خۆ ئوردون دەرەوەی عێراق وەرێگرێت لە شوێنی تر وەرەگیرێت بەڕاستی عیبێکی گەورەیە ئەمان هەر من بۆ ئەو عیبەیاڵم بۆ ئیداری سلێمانی ئەوە ئەم بابەتیان زۆر بە ئاسانی چارەسەر بکرایە بەتایبەتی خانەنشینان هەمووی خەڵکی بەتەمەنن ینی دیارە لەبەرەوە زۆر بە ئاسانی کاریگەرە بن بە شێوازی موچەدانەکە یەکسەر کاریگەری لەسەر ژیانیان هەم لە ڕووی ئابوووریەوە لەسەر ژیانیان ڕەنگەداتەوە هەم لە ڕووی تەندروستیشەوە لەبەرەوە شێوازە مامۆستایی شوێنەی شێوازەدا بەشکردنە ئەمە سوکایەتی زۆرتیان جگە لە شێوازەکەشی ماوە لەی شوێنەی ئاواز ئەو نۆرەگرتنە بۆ موچە من تەسەورەکەم مەگەر بەس لە سۆماڵ و هەنێ وڵاتی ئەفریقی ئەگەر شتیوا هەبێ ئەگینە لەم چواردەوری خۆشمان کە بە هەموو تێبینیەکان لەسەر شەرق لەوسەد کاڵێن وڵاتانی شەرق لەوسەد بەس لە هیچ وڵاتێکا شتی وانە بڕۆ بۆ لوبنان
بڕۆ بۆ ئوردون بڕۆ بۆ تەنانەت بۆ سووریا بەو خراپیەوە بەم شێوازە دابەش ناکرێت بەڕاستی بەو هەموو شەڕ و شۆڕ و فیتنە و ئاڵۆزی و ئاشوبەی تایەتی وەرەوە بۆ ئێران و بەڕاستی تورکیا ئەوانە حسابی وڵاتێکی ئەوروپیان بۆکرێت لە چاو ئەمانی خۆمان شازی دابشکردنەکە سوکایەتی بێرەزی زۆری سوکایەتی بە کەرامەتی ئینسانتیایە یعنی ئەوەی کە پیاوێکی بەتەمەن ئافرەتێکی بەتەمەن کە لەنا ئەو ڕیزای ئەکەوێتەوە کەرامەتی تاکێکی کوردی ئەشکێت کە کەرامەتی تاکێکی کوردی شکا سەرۆکی ئەمی ئیدارەیە و سەرۆکی حکوومەتەکەی کەرامەتی شکاوە تۆ ینی تۆ ئیداری ئەوواکەیت بەڕاستی داخێکی زۆر هەیە لەسەر ئەم مەوزوعە یەک شتێک هەیە ئێمە بێ لە بیرمان نەچێت ئەویشەوەیە ئێمە حکوومەت بە ئەلکترۆنیەکەین موچە بە ئەلکترۆنیەکەین بەڵام لەسەر کاغەز و لەسەر سیدی بەڵام تاوەکوکەی یەک یعنی پرسیاری لە خۆیان بکەن ئەمان زۆر ئاسانە ئەمە بە هەموو بندیوارەکانی شۆبی کردویانە بە ئەلکترۆنی هەر ئەوەنە ئەوەی کە کردویانە بە ئەلکترۆنی بەس موچە دووبارەکان ئەمێنێتەوە موچە دووبارەکانیش ئەوان چاوەڕێن فروفێڵی بۆ بدۆزنەوە یعنی من ئاگادارم لەم ماوەی پێشوەیە ینی لە هەولێر چەندین خەڵک دامەزراوە خستویان سەر شوێنی خەڵکی دووبارە چونکە ئەوانە هەیە 2 جار موچاوەرەگرن 3 جار موچەوەرەگرێت ئەمە ڕێک لە ئەلکترۆنیکەیە دەرەکەوێت ناتوانێت ئەو وەریبیرێتەوە بە نزیکەی لەوانەیە 100,000 موچە خۆریانە بێ هەر چۆنێک بێ ئەیانەیە ئەمانە تەرتیب بکەن ئەم تەرتیبکردن لەوانەیە لە مەرحلەیەکی دواترە ئینجا بچنە سەر بە ئەلکترۆنیکردنەکە سپاس دەکەم دەگەرم وڵات دوایی لەسەر نەمانی پارە لە بانکەکان وڵات کاگزگەر سەبارەت بەوەی کەوی لە سلێمانی دەگوزارێت هیچێتی خۆی سزای سلێمانی دەدات یاخود حکوومەت لە هەولێرەوە هیچ بەشدارە لەو سزادانە چکەوەی کە بەڕێز بەس بە پارەی نەوتەکە لەگەڵ 200 میلیارەکەی بەغدا لەگەڵ بڵین هاوکاری و پەیمانە 100 میلیارد دیناری لە موچە زیاترە بەس نەوتەکە باز دەکرێت کە مانگی ڕابردوو بنەوەی کە بە حکوومەت گەڕاوەتەوە زارتاری 804 میلیارد دینار بووە 200 میلیاری بەغدا هاتووە کۆی موچە 902 میلیارە بڵین کێ سزای سلێمانیەکێتی خۆیەتی یاخود حکوومەت هیچ بەشدارێکی هەیە وڵا بەداخەوە یعنی ئەمە لەسەرەوە باڵێمە یەک حکوومەتە بەڵام کە دێتە خوارەوە بینین ینی بە ئاشکرا 2 حکوومەتە 2 سەیتەریان هەیە 2 ئاسایشیان هەیە با بڵێن 2 هێزی جیاوازیان هەیە 2 دژە تیرۆری جیاوازیان هەیە یعنی ئەمە بەس تەنها لەسەرەوە ینی وەکو جەنابی مامۆستا ئیشارەتی پێدا ینی ئەمە سەرۆکی حکوومەتەوە کاقوباتیش جێگری سەرۆکی حکوومەتەوە سەرۆکی تیمی یەکێتیشە لەوێ ینی وەکو سەرۆکی حکوومەتی ئەم ناوچە بەداخەوە وە زۆر گلەیەکە دێتە سەر کاقوباتیش بۆەوەی ئەم ینی جێگری سەرۆکی حکوومەت ئەبێ ئەگەر خەلەلەکە با بڵین لە حکوومەتە ئەبێ بوترێ ینی ئەم خەلەلە بەڵێ حکوومەتە کەم تەرخەمە با بڵین پارە ئەنێرێ بۆ فلان بانک نانێرێ بۆ فلان بانک بەڵام بێدەنگیش بەڕاستی ئەمە عیبەیە و دیارە ئەم پارانش کە با بڵین ئەم داهاتانیش لەم سنوورانە کۆکرێتەوە نانێدرێ بۆ هەولێریش بە تەواوەتی دەستی گرۆ دەسەر پارەی نەوت و داهاتی نەوتە و ئەمانیش لە بری ئەوە ئەڵێن ئێمە ئەوە نانێت بۆیە ئەمە بەڕاستی ئەمە خەڵکی فەقیر و فەرمانبەران ژینگە پارێزان بەداخەوە کە 250,000 موچەکەیەتی ئەمە باجەکەیەدا ئەمە بەداخ سزادانەکە ڕوونی کەیتەوە ئەو چێ سزادانەکە وڵی ئەمە خۆ ینی بۆکو وتمە بێ ڕوون بکرێتەوە من جێگری سەرۆکی حکوومەت ئەگەر ئەم حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستانە و هی 4 ئیدارە و 4 پارێزگایە ئەمە ئەبێ بەڕاستی خەمی حکوومەتێ بەڵام ئەمەی کە ئێستا لێرە هەیە و هەمومانەزانین ئێستا لەم ناوچەیە و لەم زۆنگەیە یەکێتی نیشتیمانی لێرە حکومەکە بەڵێ بە دڵنیاییەوە ئەبێ یەکێتیش خەمی بخوا گەر خەمی نەخوا دیارە ینی سزادانی خەڵ لێرەوە کە بێخەمی یەکێتی لەم ناوچەیە ئیدارەی با بڵێن سەر لەم ناوچەیە ئیدارەی ئەم ناوچەیە یەکێتیدا بەڵێ ینی یەکێتی کەم تەرخەمە لەم ناوچەیە ناکرێ قبولیکە ئەگەر خەلەلەکە لای خۆیانە ئەمە ئەکرێ بوترێک کە خەلەلەکە لای ئێمەیە مەسەلە داهاتی ئەم ناوچەیە کەمە ڕوون کرێتەوە ئەگەر بڕات وەکو پەرلەمانتارێک پێ دوایە داهاتی سلێمانی کە باز دەکرێت بۆ موچە دەبێت تەمویلی موچە بکات بۆ تاواکاری 7 میلیارد داهاتی ناوخۆی سلێمانی 7 میلیارد نییە بە چوونی بە ڕێزت زۆر لەوە زیاترە زۆر لەوە زیاترە ینی من ئەتوانم بڵێم ینی تەنها لە ئیدارەی گەرمیان و بێجگە بەس تەنها داهاتی با بڵین من داهاتی سنووری ئیدارەی گەرمیان بێجگە نەوت نانەوتی بڵێ ئەتوانم بڵێم تقریبەن مانگانە 6 میلیارد دینارە بێ
جگە لە سلێمانی و هەڵابجە و 5 ڕاپەڕی میلیارد بۆ 6 میلیارد دینارە بێ بە بۆ چوونی بەرە جگە لە سلێمانی و هەڵابجە و ڕاپەڕی تەنها لە ئیداری گەرمیان تەنها ئیداری گەرمیان لەبەرەوەی ئیداری گەرمیان با بڵێن ئەو مەرزە مەرجێکی نێودەوڵەتیە بەڵام چەندین مەرزی لاوەکی شەیە لەو ناوچە کە ئەمانەش ڕۆژانە داهاتیان هەیەەوە ئێمە ئەگەمان لێتی وەکو پێشتری شارەتە پێدا ئەو داهاتانی تریش کە داهاتی با بڵێن دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمن لەو ناوچەیە هەندێ مەسەلا دام و دەستگا هەیە کە ئەمە داهاتێکی باشیان هەیە بۆیە من ئەڵێم تەنها بۆ مانگێک لە سنووری ئیدارەی گەرمیانە و ئیدارەی گەرمیانیش و گەرمیانیش لای جەنابتان ڕوونە کە چەند زەویەکی بە نرخی هەیە یعنی ئەو زەویانەی لە گەرمیانە هەیە کە ئەفرۆشتێ و حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کە ئێستا بەڵێ ئەفرۆشتێن ئەو زەویانە هیچ بگرە نرخی لە نەوتیش زۆر زیاترە یعنی هیچ نرخی ئەو زەویە لە نەوت کەمتر نییە کە ئەمە ئەم زەویانش هەمووی بەداخەوە ئەفرۆشتێن حکوومەت خۆی دایان فرۆشە زەویەکان ئەم زەویانە بەداخەوە شخصی حزبێ ئەیبات یعنی ئێمە چەندی جار 200 مترێک بە چەند دەدەن وڵایم لێ مناڵێم 200 متر ڕەنگە 200 مترەکان مەسەلە ئەو ئەرزانی کە شارەوانی لە ساڵی تەبعاً لە ساڵی 2006 و ئیفرازی عەرزراوە ساوە بەڵام ئەو زەویانەی کە هی شارەوانی ئەوە ڕەنگە شارەوانی خۆی بیفرۆشێ بۆ ئەوەی کە مەسەلە ئەو بۆ تەواوکردنی هەندێک لەو شەقامانەی کە بەنیوە چڵی ماونەتەوە بۆ کەم و کورتەکانی ناو شار بەڵام من ئەو زەویانەڵێم کە زەوی ئیسیسماریە مەسەلە مۆڵی گەورە گەورەی لەسەر دروستەکرێ پرۆژەی گەورە گەورەی لەسەر دروستەکرێ ئەمانە هەموو یعنی داهاتی پارەیەکی زۆر زۆرە بەداخۆل بەس پێت ئێستا هەم یەکێتی خۆی بەشدار لە سزادانەکە حکوومەتیش پشکی هەیە لە سزادانەکە بەدڵنیاییەوە یعنی وەکو پێشتریش وتم یەکێتی ئەگەر یعنی ئەگەر ئەبێ خەمیوێت ئەگەر خەمی نییە بەداخەوە ینی کە چۆن ئەکرێ ینی حکمی ئەم زۆنگە بکەیت لەم زۆنگا کە یەکێتی حکومیەکە بەڵێ دەنگدەرەکانی لێرەیە زەوی ئەوە بەڵام بۆچی لەم ناوچەیە وایە بۆچی پارەی ژینگە پارێزێک 250,000 دینارە بەو یعنی پێ نەدرێ بۆ ماوەی 3 مانگە هەیەە 5 مانگە موچەی دەرمان هەیە کێشەی خۆشخانەکانە بڵێ کێشەی دەرمانەیە کاک حەکیم کێشەی مەسەلە ئەوە ڕێگەوبانەکانە تەواو بە خەڵک نایە خەریکە تر لە کار ینی ڕێگەوبانەکان وایاتۆی تر نتوانی بەکاری بێنی ئەوە جادەی کەلار سلێمانیە ئەوە جادەی ڕانیە سلێمانیە کە بۆتە بەڕاستی بۆتە مەترسێکی گەورە بۆ ئەگەر ئەندامێکی خێزانێک لە ناو با بڵێن لە ئیدارەی گەرمیان سەفەرکە بۆ پارێزگای سلێمانی خاوەنی ئەو کەسە با بڵێن لەو عیلەیە خەمێتی هەتا دێتە سلێمانی 3-4 جار تەلەفۆنی بۆ کابزانە سەلامەت بووە بەداخەوە ینی ئەو جادەیە بە دوواداچوومان بۆ کردووە کە خۆی تقریبەن نزیک 7 میلیارد دینار کینەکەیەتی مەسەلا بەڵێ سولفەکەیەتی بەڵام تا ئێستا ملیارونیەکی بۆ سەرف کراوە باقیەکەی چەند ساڵیش تقریبان ئەوە بۆ 5 ساڵەچێ لەم 5 ساڵە ئەگەر مەسەلا هەر ساڵێک 20 کیلومتریشیان کردای سەتەواو بوو و ئەمجار ئەم جادەیە ئێستا کە پێویستی بە 65 میلیارد و 500 میلیۆن دینارە پارەی یەک مانگی داهاتی گەرمیانە کە چاک بکرێت بۆچی چاک ناکرێت ئەوەشە وەزعی مەسەلە ئەوەش ڕێگەوبانەکانی هەولێر و ئەو سنوورانەیە کە ئەبینی بەداخەوە یعنی ئەبینی ئیساوە جادەی 120 تەواو بوو ئەوە ئێستا 150 لە قۆناغی مەسەلە لە قۆناغی سێم و ئانەیە خەریکە تەواوە بێ بۆچی لێرە ئەمە وەزعەکەیە بەڕاستی حەقا یعنی یەکێتی هەتا بزودنەوەی گۆڕانیش ینی کە بەشدارە لەم حکوومەتە خەمی ئەم ناوچەیە بخۆن ئەم ناوچە تەواو وای لێ هاتووە کە خەڵکەکەی تر بەرگە ناگرێ ئەمە ئەگەر دوو ئیدارەیە ئەو ئیداری ناوچەی خۆی زۆر بەباشیەدا وەرە تۆش ئیدارەی ناوچەی خۆ بەباشی بدە بەس ناکرێ ینی ئەم داهاتانە کاک حەکیم کە هەیە سعری نەوت ئەبینین چۆنە و ئەم هەموو داهاتی کە ئێستا هەیە ینی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی بە 4 داهات بەستۆ بۆ موچە یەکێکیان مەسەلە داهاتی نەوتە یەکیان داهاتی ناوخۆی یەکیان پارەی هاوپەیمانانە یەکێکیان ئوسولفەیەکە لە بەغداوە دی بەڵام ئێستا ئەم داهاتانە هەمووی ئەوە جارجارێک کە بەغا مەسەلە گرفتێکی سیاسی هەیە شتێک هەیە کە ئەو پارەیە دوا ئەکەوێت ئەمە
بەڕاستی ئەمە حەکیمی ئەمە ناکاتەوەی کە بێ موچە دوا بخەی ئەم وەزعیکە ئێستا هەیە. سوپاس دەکەم. مامۆستا سەبارەت بە نەبوونی پارە لە بانکەکان چیە؟ ینی چ مانایەکی یاخود ئێمە لە کوردستان هەر بانکمان هەیە بڵێن خۆی منافەسەکەی پارتی یەکێتی زۆر بناشرین و ناشەریفانەیە. پارتی بە ئاشکرا پێی وتون ئێوە 350 400 ملیاری نەوت ئێمە خێنە وەزارەتی داراییەوە دابەشەکرێ بۆ موچە ئەوەی باقی ئەمێنێتەوە ئێوە 7 میلیۆن دلارە بێ بخەنە ناو بانکەکانەوە ئێمەش لێرە 8 میلیۆن ئەوە ناخێنە ناو بانکەکانەوە لێ خۆمان ئەوەی تریشی باقی هەڵوشن خۆی کورت و مختصر قسەی سەرۆکی حکومت ئاوایە و بۆ وەزارەتی داراییش ئەمەی وتۆ توێتی تۆ تەسەڕوفی تەواو هەیە بەسەر هەموو داهاتی هەولێر و دوهۆک بەڵام لێرە سەرفەکرێتەوە بۆ سلێمانیش ئەوە ئیتر خۆت قسەیان لەگەڵا بکە تازەترین لە دوانی پەرلەمانتارەکانی پارتی ئەوەیە کە سەرۆکی حکومت ئاوای بە ئاواتی شێخ جەناب بووتۆ ئاواتی شێخ جەناب طبعا عیبێکی گەورەیە وەزیری داراییە و بەم شێوەیە ئەو ماوەیە کە دەوام ناکەوت تازە کەوتوتە دەوام ئەمەی کە ئێستا کە خەڵک باجەکەیەدا بەڕاستی گرفتی نەمانی ئەوە پارتی یەکێتی قەنەعەتی بەوە نییە کە نەوت بەشی موچە ناکات بۆ ڕاستی شەکات پارەی نەوت لەگەڵ ئەوەی هاوپەیمانان وکو کاگرزداری باسی کرد بەڵێ هیچ پێویستی بە هیچی تر نابێت بۆ موچە ئەمێنێتەوە سەرەوەی منافەسەکەی پارتی یەکێتی منافەسەیەکی ئابوووریە کامیان زۆرترین پارە بەلای خۆیانان ڕاکێشن و بیخەنە خەزیێنەکانی حیزبەوە حیزب یاخود بنەماڵە بە ڕاستتر وایانی وەکو بنەماڵە یەکێتی کۆمەڵێک منافەسەی هەیە لەسەر ئاستی ئیقلیمیە لەگەڵ پارتیە بۆ نمونە هەندێک تیجارەت هەیە ڕووی تیجارەتەکەی وەر چرخانەوە بەرەو باشماخ و بەرەو پەروێزخان بە نمونە تیجارەتی گەورەی هێلکە ئێستا بۆ هەموو عێراق لە پەروێزخان و باشماخەوە ئەکرێت هی تورکیاش تەنانەت لە ئێرانەوە یەت و لێوە داخڵە بێت لە ئیبراهیم خەلیلەوە داخڵ نابێت دووک لێوە داخڵە بێت پارتی بەمە زۆر قەڵسە سزای یەکێتیەدا بەڵام کە سزای یەکێتیەدا یەکێتی خاتە سەر خەڵکەکە یعنی سزای خۆی پێنادا ئەڵێ ئەبێت ئەوەی کە تۆ لە چونکە جاران ڕێکەوت بوون لەسەر ئەم شتانە هەمووی لە ئیبراهیم خەلیلەوە ئەوەی لە ئەوروپاوە هاتوو لە تورکیاوە لە ئیبراهیم خەلیلەوە داخڵە بوو بەڵام ئیتیفاقیەکی بینی ئێران و تورکیا و یەکێتی ئەم ئیشە بۆ پارێزگاکانی تر بەشێک لەم شمەکانە لە تورکیاشەوە ئێستا لە ئێرانەوە باجێکی وای ناخات سەر بۆی پارتی لەمای زەرر بکات بێگومان ئەم منافەسەیەکی ئیقلیمیە و بێگومان ئەمە بێبەرامبەر نییە یعنی ئەم بابەتێکی ئەم نیشە لەگەڵ یەکێتیە تورکیا ئەمەی بۆ کات بەزەبێ ئەویش هەنێشتی بۆ بکات بەڵێ لە ڕووی ئەمنیەوە من ناچمە ئەم تەفاسیلەوە ینی پێویستمان بەوە نییە بەڵام ئەمانە هەمووی پارتی زۆر خەڵس کردووە و بە ئاشکرا مەسرور بەرزانی ئەمەی بە یەکێتی وتووە کە ئێمە طبعا ئەمانە هەمووی معلومە نەمە هیچی هەر لە خۆمەوە نییە ئێمە ئاواتان لەگەڵاکەین مادەم ئێوە ئاوا لەگەڵ ئێمایەکەن و حزبێ ناکەن لەگەڵ ئێمایە و ئیتیفاقی ئیقلیمیمان لەسەرەکەن ئێمەش بەم شێوەیە لەگەڵتان ناکەین نەوتەکە لای ئێمەوە ڕوات هەموو بۆریەکان ئێمە ئیمتیازەکە ئێمە کردومانە ئەم نەوتی کوردستان نافرۆشە ئەگەر ئێمە نەبووینایە لەبەرەوە پارەی نەوتان هەمووی تەسلیم ناکەین و ئەشزانن کە یەکێتی ئەزانێ پارەی نەوت چەندێکە لەبەرەوە تەسلیمی ناکات ئەم پارەی نەوتە هەڵەگرێتەوە بەشێکی زۆری بەشێکیشی بێگومانەدات بە یەکێتیش بۆ حیزبی خۆی ئەمەی کە ئەمێنێتەوە یەکێتی کەمتری بەرەکەوێت لە حسا لە کێکەکە کەمتری بەرەکەوێت لەبەرەوە لە ناو بانکەکانەوە هەموو پارەکە سەح بکاتەوە ناهێڵێت بچێتە ناو بانکەکانەوە بکرێت بە موچە بۆیە پارە لە بانقانامێنێت نمونی پارە لە بانکمانە چی؟ معناوایە تۆ جامە شتێکی سیر و سەمەرەیە بانک پارەی تایە بەڵام بانک ئەو خۆ دەزانی بانک ئێمە زۆر ئەکتیڤ نییە بەشی چالاکیەکانی خۆی تایە ئەو پارەی کە بەشی چالاکیەکانی خۆیەتی نایە بە موچە پارە بۆ موچە کەیت بە جیاوازیت و حساب بانقی بۆ موچە جیاوازە لە حسابی تر حسابی تیجاری و بازرگانەکان و ئەوە لەبەرەوە بانکەکان ئەگەر هیچ نیتیانە منێ بۆ تاجیرەکان و بۆ عامیلی خۆیان و زەبوونی خۆیان معناوەیە بێ ئەمان ئیفلاسی خۆیان ڕابگەێنن ئەم بانقانی کە هەیە بەڵام ئەم بانقانی کە ئێستا بۆ موچە باڵین تایبەت کراون تایە بێ و تیانە بێ خۆ ئیفلاس ڕناگەێنێت ئەڵێ موچە پارەمان لانیە پارەمان یعنی تەنها ئەوە نەیە سزای ئەو هاوڵاتی فەقیرانادن کە ئەچن بۆ موچە وەرگرتن کەواتە ئێمە منافەسەیەکی ئابووری ئیقلیمی یەکێتی پارتیمان هەیە بە هاوکاری وڵاتانی ئیقلیمی وڵاتانی ئیقلیمی خەمی هاوڵاتیان ئێمە ناخۆن بەڵام یەکێتی پارتی بۆیە خەمیان بۆیە بەڕاستی
بۆ لەبەرەوەی هەم لەبەر مستقبلی خۆیان هەم لەبەر وەزعی ئێستاش کە بارودۆخێکی بەڕاستی زۆر نەخوازراوە هەم لە ڕووی عێراق و ئەوە ئێستا ئەگەر پارتی و یەکێتی لەناو بچن باوەڕ ناکەم یەک هاوڵاتی کوردستان هەبێت شیوەنێکیان بۆ بکات یعنی هەر لەبەر حاڵەتی خۆیان لەبەرەوە بارودۆخی هەیە باشە بەس ینی ئەو بانک بەوتت بەمانە ڕاستەقینێک هەر نیمان ئێساوی کە دەڵێن پارە نییە بەیانی بڕۆ ئێمە بانقاهلەکانمان هەیە کە تەنها لە سنوورێکی دیاریکراوانە ئەکتیڤیتیان هەیە هەنێ چالاکییان هەیە چالاکی بازرگانی لەگەڵ بازرگان و لەگەڵ دەرەوە ئەوانە بەڵام ئەمانە خۆ یعنی بەڕاستی یەکێتی ناتوانێت ئەمانەش تاڵان بکات وەکو چۆن نەپارتی ئەتوانێت نەیەکێتی چونکە ئەمانە پەیوەندیان بەڕاستەخۆ بە بانکی مرکزی عێراقیەوە هەیە پەیوەندیەکە ئاوایە و ئەو پارەی کە ئەڵێن نەماوە بەشی موچە نەماوە نەک ئەگەر خۆیان حساباتێکیان هەبێ ئەوەش نەمابێت چونکە ئەو کاتە ئیترە من ناوی ناندرێ بانکی مرکزی سزایانەدا ناتوانن ئەوە بکەن کاکزگا سەبارەت بە وەزیری دارایی کە ئەو زەمدەمێکە داوام ناکە باز دەوێت کە کەم ڕۆژ لەو ڕۆژاندا کۆبوونەوەی لەگەڵ هاوسەرۆکێکی دی باڵ تاڵەبانی هەبووە دەگەڕێتەوە سەرکارەکە یاخود نەبوونیە و هیچ گرفتێک بۆ موچە دروست دەکات وڵاهی ئەوات ئەوە بوو ماوەیەکە ینی نیگەران لەوەی کە ئەم وەزع هەیە لەم سێ ڕۆژە ینی سەردانیمان کردووە مەڵێ ئەو ڕۆژێک کە ئێمە ڕۆژتوینە لەگەڵ هاوسەرۆک کۆ بۆ تۆ هەر بۆ خەمی موچە و بۆ ئەو دەستێوەردانەی کە هەیە و باسمان کرد و مامۆستای شارەتی پێدا لە ناو بانقەکانە و پارە بردن لە پارە نێڵن کە پارەگاتە ئەو بۆ بانقانەی کە مەسەلە فەرمانبەران موچە لێوەرەگرێ بەداخەوە یعنی ئەمە کۆبوونەوەی لەگەڵ بڵێ لەگەڵ حکوومەت لەگەڵ سەرۆکی حکوومەتیش کۆبوونی هەبووە لەگەڵ هاوسەرۆکیش کۆبوونەوەی کردووە بۆ ئەوەی کە ئەم گرفتانەی کە هەیە لە بەردەمیا ئەم بربەستانەی کە هەیە هەموو چارەسەرکردی ئەمانی کردو دەمەرج بۆ ئەوەی ئەگەر بەم شێوەیە بێ من ناتوانم دەوام بکەم دەگەڕێتەوە چکە بەرزت سەدانتان کردووە تا ئێستا ڕوون نییە چکە دەستیشی لە کار نەکێشاوەتەوەیە دەستی لە کار نەکێشاوەتەوە بەڵام ئەم کۆمەڵە مەرجەی هەیە بۆ نمونە لە ڕابردووە لای جەنابتان ڕوونەکە بەڕێوەبەری بانکی هەرێمی لە کارەکەی دوورخستەوە ئەویش تێبینی زۆری لەسەر بوو هۆکار هەبوو بەڵام بەداخەوە بە بڕیارێکی با بڵێن حزبی یا حکومی هێنراوە خراوەتە و جێگەی خۆی یعنی زیاتر ئەمە نیگەرانی کردووە دەستێوەردانی تر هەیە لە هەولێریش هەیە لێرەش نیگەرانەکەی لە پارتیە بڵێن لە یەکێتی بەتەنیان لە پارتیش نیگەرانی هەیە لای ئەوەندێکی و خۆتان سەدانتان کردبێ و پرسیارتان لێ کردبێت ئێمە چەند جارێک پێشتریش کە بڵێن دەواما بووە سەردانمان کردووە ئەو کاتانەیش هەر تێبینی بۆ لەسەر ئەم زۆنگە بەڕاستی وتیت ینی هەتا جارێکی یاوتی من پیانوتەوتمە موچەی ئاسایش و هێزەکانی هەفتە ڕاگرم ئەگەر داهات نەنێرنەوە بۆ هەولێر بەس ئەو کاتانی کە باسەکەم و کاتانە سعری نەوت وەکو ئێستا نەبوو ینی ڕەنگە بەڵام ئێستا کە سعری نەوت وەکو پێشتر وتم هەڵکشاوە بۆ سەروی $100 ڕەنگە ئەمانیش بڵێن ئێمە حەقمانە لەبەرەوەی ئەوە داهاتی بەس لە پارتیش نیگەرانە بەڵێ لەگەڵ پارتیشە مەسەلە لەسەر ئاستی باڵا کۆبوونەوەی کردووە کێشەکە چیە لەسەرەوەی کە داهاتی نەوتە مناگرێتەوە بەڵێ کێشەکە ئەوەیە ئەزانی کاک حەکیم یعنی ڕوونە لای هەمومان نەوت کە $30 بوو هەر $350 ملیۆن ئەدرا وەزارەتی دارایی بۆ موچە کە نەوت ڕۆژت بە $120 $130 با بڵێ نەگەر بێ هەر $350 ملیۆن بۆ موچە دابین کراوە یعنی ئەمە ڕوونە چۆن ینی لەو کاتا کە نەوت با بڵێن $20 و $30 بووە هەر $350 ملیۆن ئەنێدرێ بۆ وەزارەت وە دوایش هەر بەو شێوەیە سپاس ناوبڕێکمان هەیە دەگرام وڵات دوای ناوبڕەکە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و لەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم
شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی پرس کاگزگار ئەگەر بە کورتی وەڵامی و سێرەشم دیت و سەبارەت بۆی کەوێنێکیش بڵاو بۆ وزیری دارایی ئەمڕۆ داوامی کردووە یاخود بە پوختی مەرجەکانی چین بۆ گەڕانەوە وڵاهی مەرجەکانی وەکو پێشتر باسم کرد مەرجەکانی ئەوەیە ینی ئەم دەستێوەردانانی کە هەیە لە بانکەکانە لە داهاتەکانە وەکو داهات وەکو پێویستدانی درێتەوە بۆ خزێنەی مەسەلە دارایی ئەمانە هەموو ئیسا وایلیات ئێستا ئەنجومەنی وەزیران خۆی قەرارەدا ینی موچە تەوزیعەکەرێ ناکرێ لە پاشەکەوتەکرێ ناکرێ یعنی ئەمە ناکرێ بۆ شێوەیە موچە ئاوالێ بکرێ بۆیە مەرجەکانی ئەوەیە کە بەم شێوەیە بێت ئەم ناتوانێت بەردەوام بێ لەوەی کە دەوام بکات و گلەی زۆر دێتە سەر وچکە ئەمیش خەمێتی بۆیە ئەم کۆبوونوانەی کردێ لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ هاوسەرۆکی یەکێتی یعنی تێبینی زۆری شەیە وەکو پێشتریش باسم کرد ینی ئەم موچە خۆرانی کە هەیە بەداخەوە ینی ئێستا هەموو هەر لەم کابینەیە ینیەوە 3 ساڵە 3 موالیت خانەنشین بووە ئێ باشە بۆچی باز ناکرێ ینی یا من ئاسایشێک پۆلیسێک کە ملیۆنێک و 250,000 ملیۆنێک 300,000 وەرەگرێت کە خانەنشی نەکرێ ملیۆن 220,000 پێوەستەوەی کە لیستی موچەکەم ناکات لیستی موچەکەم ناکات زیادیشی کردو زیادیشی کردووە یعنی ئەمە ئەمجا بێجگە ئەوەی کە خەڵک بە مەسەلە ئارزومەندانە خۆی خایانیشینەکە هەیە مەسەلە لە ژیانە نامێنێت ئەوەی تری کە تەمەنەکەی خۆی بۆ ئەوروپا سەفەرەکە یعنی ئەمانە هەموو بۆچی باز ناکرێ ئەمجا کارەساتەکە ئەوەیە لەو هەڵبژاردننی کە هەڵبژاردننی عێراق بووە ئێستا چەندین خەڵک بە پلەی ئەفسەر بە پلەی پێشمەرگایەتی بە ئەندامی مەکتەبی کۆمەڵایەتی بە کادری حزبی هەموو خانەنشین کراوە لەلایەکیش ئەو هەموو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان کە ئەوەتانێ شەونخونی و ئەو هەموو داماوەیە کێشە تا شاد بەڵام لەوێ ئەوە خانەنشین ناکرێ مەخانیشی نەکرێ ینی فەوج تەشکیلەکرێت ڕوونە لای جەنابتان کە ئەمە چییە ینی خەڵک هەیە نەخولێکە بین مادام دامەزراندن نییە بۆ منە و فەوج با نەمێنێت ینی کە دامەزراندن نییە ئەگەر مەسەلە ئەڵێن داهاتمان بەشی موچە ناکە بەڵام لێرە ئەڵێ بەشی موچە ناکە لەوێ ئەو هەموو خەڵکەی کە وەکووتم بە پلەی کادر و بە پلەی ئەفسەر و بە پلەی پێشمەرگەی ئەیلول و بە پلەی پێشمەرگایەتی دێرین و ئەمانە هەموو خانەنیشی نەکرێن یعنی موچە وەرەگرن ئەمە بەڕاستی مشکلەکە ئەوەیە مامۆستای ئیشارەتی بێدا ینی نایەنوێ ئەمە سیستەمی موچە پێ ناچێت زارەوەزی دارایی گرێتەوە دەکەی دیار نییە وەکو پێشتر باسم کرد کاک حەکیم وەزیری دارایی ئەڵێ من هێشتا
یعنی نازانم ئەگەڕێمەوە یان ناگەڕێمەوە لەبەر ئەوەی ئەمانی کە پیانی وتوە ئایا ئەمە جێبەجێ کرێ ئەگەر جێبەجێ بکرێ ڕەنگە وەزعی موچە باش بێتوانە بەداخەوە کە هەمومان لە موچاکۆ کردوێتەوە ینی کاتی خۆشی من ئەمە ئەوە بڵێم ئەگەر دەرفەت بێ جەنابوو ئێمە کاتی خۆی لەگەڵ عێراقا باسی کێشەی خاک و ئەوانەمان هەبوو مادەی 140 ئەو شوێنانەی کە جێگەی ناونراوە کێشە لەسەرەکان بەڵام ئێستا هەر هەموو ئەم شتانە کۆ کراوەتەوە تەنها لە موچە و 200 ملیارەکە بەداخەوە ینی کاتی خۆی کە دکتۆر عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی عێراق و سەردانی کاگنەوشیروانی کردو بە ڕەحمەت وێوتی و حتا ئێمە ماوین وەرن بە ڕێکەوین ئێمە نەمێنین لە حکومە یا مەسەلە دەسەڵاتمان نەمێنێ یا لە ژیانە نەمێنین کۆمەڵی گەنجی شیعاچێتەوە پەرلەمان ئەگەر باسی قەزەی کوردی بکەن بە پاڵەتەن کاتە دەرەوە ئێوەتە بینیمان یعنی مشکلەکەەوە تا ئەمان هەموو شتی سەر لەسەر سەر و کۆمار چیەکرێت ێ باشە ئەوەی لەسەر سەر و کۆمارە کرێ بۆچی لەسەر ئەو ناوچانە ناکرێت کە ناوچەی جێناکۆکە کە ئێمە کێشەی خاکمانەیە بەڕاستی ینی مشکلەکەەوەتانێ ئەوەتە لەسەر یاسای هەڵبژاردن کێشەیەکی دروست بووە ململانەیە ینی ئەمەش هەم ململانەیەکە هەم بەڕاستی خەڵکی هاونیشتیمانێکە باجەکەیدا سپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە ئەوەی کە هەیە مە لە کوردستان گفتیکەمی داهاتمان نییە شێوازی ئیدارەدانەکەیە لەخو چارەسەر هەیە بۆ شێوازی دابشکردنی موچە ئاسانە یا قورسە چارەسەرێکە بێت بۆم دواکەوتنی موچە وڵات کێشەی نەبوونی باڵێن پارە و ئەوە نییە داهات هەیە لە ئێستاە لە پێشتری شار هەبووە هەر گرفت نەبووە یعنی بەس گرفت لە دەستێکی ئەمینایە یان نەخێر بێگومان دەستەکە ئەمین نییە ئەمە یەک دوو ئایا دەستەکە شارەزایە نەشارەزایە شارەزایە لە چۆنێتی بە تاڵانبردننی پارەکەیە بەڵام ناتوانێت بنەمایەکدا بنێ ئیدارە بۆ ئیدارەدانی ئەوە هەم بەشی خۆشیان بکات هەم بەشی میلەتەکەش بکات یعنی زۆر ئاسانە ئێستا ئەم ئابووری کە هەرێمی کوردستان لەسەری وەستاوە بریتە لە داهاتی ناوخۆ بریتە لە داهاتی نەوت ئیتر خۆ ناشکری نەبێ ئێمە هیچی ترمان نیە نە داهاتی کشت و کاڵمانەیە و نە هیچی ترمان هەیە بریتە لە داهاتە گومرگیەکان و ناوخۆ نەوتەکە یعنی ئەمە چی علمێکی تایە ئەم مەوزوعە هیچ علمێکی تیانی هەر نەگەوە هەر پێویستی بە کەسێکی زۆر شارەزان نییە بۆ داڕشتنی بناغەیەک بۆ شێوازی دابشکردنی ئەم پارەیە بەسەر سێکتەرە جیاوازەکانە چونکە ئێمە لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان ئێستا هەموو سێکتەرەکانی ئەناڵێنێت ینی هەم مۆزوعی هەرموچە نییە هەر خەڵک نییە سێکتەری کشت و کاڵە تۆ هیچ دەعمێکە بۆی نییە ئەو شتە زەئیل و لاوازانی کە هەیە ئێستا شتێکی زۆر بەسیتن تۆ ناوە بریتە لە تەنویعی اقتصادی تەنویعی اقتصادی هەمە چەشنکردنی ئابووری هەمە چەشنکردنی ئابووری ئاوا نابێت ئەوە بیداییترین شتی هەمە چەشنکردنی ئابووری ئەوەیە بێت ئەم داهاتەی کە هێتە هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی عەدالەت بەسەر هەموو سێکتەرەکانە دابش بێت ئێمە سێکتەرمان هەیە ساڵانە 1 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە ملیۆنی دینار یعنی کە بریتە لە دعمی پرۆژە بچووکەکان آخر ملیۆنی دینار چیەکەیتەوە بۆ پرۆژە بچووکەکان ئەویش هەندێک خەڵک دیسانم بە تەسکیە حیزبی و ئەوانە بەشێک لەو پارەیە بن هەیە دەفتەرێکی بردو هەیە دەفتەرێکی نووی بە قەرز پێدراوە لە ماوەی ساڵێکە 100 کەس 70 کەس ئیسفادە هەنی حکوومەتێک لە بوارێکی ئاوا گرنگە کە سێکتەرە بچووکەکانە یعنی کە بریتە لە پرۆژە بچووکەکان کە گەنجی ئەم وڵاتە هەمووی پێویستی بەوەیە ئەوە نەدەعم بکات یعنی 100 کەس بووە 150 کەس دەعم کراوەمە ئیتر ئەویش لەوانەیە بە چەندین واستەوە ئەم لاولا خەڵکێک بەریکەوت بێ لەوانەیە پێویستی نەبوو بێت لەوانەیە زۆر زەرور نەبوو بێت لەبەرەوە بەڕاستی ئێمە وەکو ئەوە با بڵێن سێکتەری کشت و کاڵمان کە لە ئەوڵەوە زۆر بەشان و باڵێ هەڵدرا وای لەکەین و ئێمە ئیتر نابێت تەنها داهاتمان نەوت بێ ئێستاوا غازیشان خستە باڵی ئیتر ئەوەنێتر پشت بە وابەستین ئێمە پێوترێ مەصدەر ئوحادی دەخل ئیتر ئێمە یەک داهاتمان هەیە غاز و نەوت لە ئیمارات و لە قەتەر و لەمانە ئەم غاز و نەوتە ئیسفادەیان لێ کردووە یعنی ئەو کاتی نزیکەی 20 ساڵ بۆ 30 ساڵ اعتیمادیان لەسەرەوە بۆ هاتوونە پارەکەیان لە سندوقێک پێوترێ سندوقی سیادی کۆ کردوتەوە ئەم سندوقە سیادیە هەرچی پارە هەیە بەهی خۆیان تەنانە هی بنەماڵەکانیشیان لەنا ئەم سندوقە سیادیە ئەم سندوقە بەناوی مەلیکەوە ئیتر کەس نییە ئەمیرە مەلیکە هی ئەو وڵاتە ئەوان تەسەڕوفی پێوەکەن ڕاستە بەڵام بەڕاستی ئەوان ئەتوانن ئیش سەیری چیان لە دووبەی کردووە ئێستا دووبەی پێویستی بە داهاتی نەوت نییە ئیمارات پێویستی بە داهاتی نەوت نییە لەبەرەوەی تەنها لە 115 اعتیمادی لەسەر نەوتە لە 185 لە ئێستایە داهاتی
ئیمارات بریتی نیە لەنەوت بریتە لە سێکتەرەکانی تر سێکتەری تیجاراتە خەدەماتە خۆتەزانی ترەنسلیتە هەموو ئەمانە ئێستا ئیمارات لەسەر ئەوە وەستاوە قەتەرمان بینی یعنی حسارێکی چەند قورسی خراە سەر لە ماوەی ئەو حیسارایە قەتەر بە خۆیان چووە هەموو ئەو داهاتی 300 میلیارد دلاری کە خۆی کردبەوە کردی بە تەنویعی اقتصادی 10,000 مانگای لە فەڕەنساوە حاشاکم هێنا لەوێ نازانم چی کرد لە تورکیا و کۆمەڵێک بناغێ و با بڵین ژێرخانی ئابووری هێناوە ئێستا بۆ تەصدیری پەنیرەکە تەصدیری نازانم بەروبوومەکانی کشت و کاڵەکات یعنی کە ئەمە قەتەرێک لە بیابانێکایە کە خۆت ئەچیتە ئەوێ لەبەر گەرما نازانی چی بکەیت لەبەرەوە ئەمان تۆ هەموو کەشوهەوە و ژینگە و هەموو شتەکانە گونجاوە یەک ساڵێک باران نابارێ ئیتر تۆ تەواو گرفتی بێبارانی و بێ ئاوی و نازانم هەموو شتێکە بە دروستە بێ باشە وڵاتانە چیەکەن کە هەر زەویەکان بیابانە ئەوان بەڵام ئەوان توانیویانە کشتتوکاڵی دەستکرد بکەن توانیانی ئیسفادە لەو خەزینە ئاوا بکەن کە هەیەە بەڕاستی ئێمە ئاسانە چارەسەرەکە زۆر شارەزایشی چارەسەری موچەکە ئاسانەگەر بیانەوێت شێوازەکەی دواکەوتنەکەی ئێستا ژێرخانەکان ئامادەیە بریتە لە دابشکردنی ئەلکترۆنی و بەشێک لەمەش وەکو خۆیان ئەڵێن بری کراوە بە ئەلکترۆنی وامان کردو کارتمان دروست کردو ئەومان دروست کردووە بەڕاستی خۆی ئەو هەموو درێژ و مەودا دوور و درێژەشی ناوێت لە 2016 تا 2022 تەنانەت ئەتوانن کۆمپانیایەک بێنن لە 6 مانگە ئیشەکان هەر هەمووی بۆکات هەموو کارت و هەموو ئەو چونکە ئێستا ژێرخانەکەی حازرە هەموو پەنجەمۆر هەموو بەسمە هەموو شتێکیان ئامادەیە لە 6 مانگە یەک کۆمپانیایەکی کۆری بێنن ئەوانە تەجروبەیان زۆرە ئەتوانن لە ماوەی 6 مانگە تەنانەت بۆشیان تەڕح کراوە کۆمپانیایەکی کۆریای باشوور بێنن هەر هەمویان بۆ تەرتیبەکە بەڵام بۆ نایکەن بێگومان یعنی ئەوان ئیسفادە لەماکەن سوود دەبینن لەمە لەگەڵ بەغایە مامەڵی پێوەکەن لەگەڵ یەکتریا بەڵێ لەگەڵ یەکتریا مامەڵی پێوەکەن بە کوتی سەبارەت بە کاریگەریەکانی دواکەوتنی موچە کاریگەری چیە بە تایبەتی لەسەرەوانی کە موچەخۆرنی و دەمەوێت سەرنجی بزانم لەو ماوەی پێشدا بەڕێبەری دەستەی ئاماری هەرێم باسی لەوە کردبوو هەر کەسێک 111,000 دیناری هەبێت مانگانە هەژار نییە من لەگەڵ یان قسەکەی تەواوە زۆر کە زەوە ڕخنەی لێگرتبوو 111,000 دینار یعنی خێزانێکی 5 کەسی ئەبێ 650,000 هەموو مانگێک وەرگێ بە ڕێک و پێکی بە لێدەرکردنی نیسبەی تەزەخۆم قسەکەی ڕاستە بەس لەمەیە شارەزای ئابووری نەبوو کە ئەو باسی ئەوە ناکات نیسبەی تەزەخۆم ئێستا لە 100 شت هەیە لە 125 چۆتە سەری لە 150 چۆتە سەری لە 115 چۆتە سەری تۆ بێ ئەم نیسبەیە دەرکیت ئەو بەڕێزەکە وەکو پسپۆڕی قساکان ئەبوایە بیوتە من لە ڕووی ئەحسایی وەڵام چونکە لە ڕووی ئابووریەوە شتەکەی نادروستە منی شەڵێم ئەگەر یەکێک خێزانێکی 5 کەسی 750,000 هەبێت بەڵام نیسبەی تەزەخۆم بێت لە 125 بێنیتە خوارەوە یعنی ئەم 111,000 ئەبێ بێ بە 175,000 چونکە تو ئێستا نیسبەیەک لە هەڵاوسانی ئابووری هەیە هەموو شتێک گران بووە بۆیە 111,000ەکە بکەی ئەڵێ ئەگەر هەموو تاکێک یعنی ئەگەر مناڵێکی سەر بێشکەش بێ ئەبێ موچەی هەبێت منیش لەگەڵەوەیە کەواتە ئەو کاتە ڕێژەی فەقیری نامێنێت ڕێژەی هەژاری ئەچێتە سەر و هێڵی هەژاریەوە یعنی قسەکەی لەو ڕۆ ڕاستە کە بەڵێ بێگومان هێڵی هەژاری ئەچێتە سەر و هێڵی هەژاریەوە بەڵام تۆ ئێستا گرفتێکە هەیە یەکەم موچە لە کاتی خۆیان دابەش ناکەی کەواتە هێڵی هەژاری و هەر هەیە 40 ڕۆژ و 50 ڕۆژ و 45 ڕۆژ و نایدەیت و خەڵکی تووشی نەخۆشی نەفسی کردو ئەوانە هەمووی ئێستا ڕێژەی هەژاری و بەرز بۆتەوە تەنانەت ئێستا بە ئەحسایە نافەرمەکان ڕێژەی هەژاری لە 130 لە هەرێمی کوردستانە لە عێراق ئاڵێن لە 150 بەس لە هەرێمی کوردستان ئەمان بۆ خۆیان ئەیهێن و ئەیبەن من پێم سەیرە یعنی بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی ئەڵێ لە 115 بەچی یعنی تۆ بڕۆ لە 15 ماڵات تۆ 10 ماڵە بینی 10 ماڵیان فەقیرە بەڕاکەڕاک و نانەسکی ئەژین یعنی لە شو ئەمە ئیتر لە 100 ئەوە نەیە کارزات سەبارەت بە دوو ئیدارەی سەد ئیدارێکی تاو هەیە لە هەموو ڕۆکانە لە پەیوەندیەکان بێت لە داهات بێت لە هێز بێت هەموو دوو ئیدارەی بۆ دوو ئیدارەی ڕناگەن مادەم لە پارەی نەوت بێ بە هەمان شێوە لە داهاتی ناو خۆ بێ بەڵێ مە دڵنیاییەوە دوو ئیدارەی بە تەواوەتی هەیە ئێستاکە یعنی ئەگەر بەڕێی سماقولیا بچی بۆ هەولێر دوو بازگایە من بۆ خۆم دەقەم بۆ گردوتەوە دوو دەقە نییە لە بینی دوو بازگا بەجلی جیاواز بەجلی جیاواز لێرۆ کە ئەچی بۆ هەولێر پشکنینی تەواو بۆ وەکرێ بۆ ئۆتۆمبیلەکە بۆ سەرنشینەکان باش بەڵام کە لەو لاوادەی هەقیان پێتۆنی حەزەکەی بەرمیلێک
تێنتی لاو سیارەکە بە هەمان شێوەش لەم لێوەکە دێ پشکنینی تەواو بۆ کرێ لێرۆکەچی بۆیە بەقیان ینی معناوە من بینی دوو وڵاتە نەک دوو وڵاتی مەسەلە چۆنەڵێ تەبانین لەبەرەوەی پیان خۆشە مەسەلە لێرەوە یەک پەرمیلتێنتی بڕا بۆ هەولێر لێولاوە هەر بە هەمان شێوە بەرمێت تێنتی بێ بۆ سلێمانی چونکە ئێمە ناڵێم ڕۆژانە بەڵام هەفتەی ئەگەر دووجار نەڕۆین جارێک بەدڵنیایەوە ڕۆین و زۆر باشە زین ئەمجا ڕوونە ینی دوو هێزی جیاواز هەیە هێزەکانی هەفتە هێزەکانی هێشتا تا ئێستاکە ئەم هێزانە یەک نەخراونە دوو ئەو هێزانانی سەر وەزارەتی پێشمەرگێ بەداخۆ لێش هەر جیاواز هەر 50/50 ئامر لیوایەکێتیە جێگری لیوا پارتیە ئامری فەوج یەکێتیە جێگرەکەی پارتیە ئامری سرێ ئامری فەسیل تا دێتە خوارە بۆ ئامر حەزیرەیەک یعنی ئەمە هەر هەمووی جیاوازی هەیە یعنی دوو دەستگای جیاواز هەیە دوو دژە تیرۆری جیاواز هەیە یعنی ئەوەتە ڕوونە ئەڵێ داهاتی سلێمانی و داهاتی هەولێر ینی بە تەواوەتی ئەم دوو ئیدارەیە وای کردووە بەڕاستی خەڵک لێرە باجەکەیە چارەسەرەکە چیە بە کورتی وێ سپاس دەکەم چارەسەرەکە ئەوەیە بۆ موچە بڵێ بە تایبەتی بۆ موچە کاک حەکیم یعنی پێشتری شارتمان پێدا ینی حەقا ئەمان ئەگەر دوو ئیدارەین بە هەرێکیان مەسەلە ئیدارەکەی خۆیان بن ئەگەر حکوومەتێکی شەو جیاوازی ناکا لە بینی قەزایەک بۆ قەزایەکی تر پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر ئەمە حەقەوای لێ بکرێ بەڵام ئەم ململانەی کە ئێستا هەیە بەداخەوە ئەوەتە ئەبینی نیساتە خەڵک لە چ دۆخێکی خراپایە ئەگەر مەسەلە وەکو پێشتر وتم هەڵبژاردنێک دێتە پێشەوە ئەم هەفتا کەس خانە نیشینگاوەڵێ بە هەشتا بێ من یعنی ئەم دوو هێزە کوردستان کرێتە دوو بەشۆ هێزەکانیان کرێتە دوو بەشۆ موچە خۆر بۆتە دوو بەش ئیدارەدان بۆتە دوو بەش یعنی بەڕاستی ئەمە پێویستە یعنی حکوومەت هەرێمی کوردستان یعنی ئەگەر حکوومەتداریە کات بەم شێوەیە حکوومەتداری ناکرێت بەداخەوە ینی لەبەر ئەوە ئەبینینی ساتە وەزعی خەڵک چۆنە وەزعی تەنها مەسەلە ناکرێت منەت کرێتە سەر موچە خۆرێکە موچە خۆر داوامی خۆیەکە لە بەرامبەریەوەی کە داوامەکات حەقەکەی پێدرێ بەڵام ئەو هەموو ینی پێداویستی ترکە هەیە کە ئیسا بینەوەتانێ خەڵکی خێرخواز سەرمایەدار شتەکڕێ بۆ دام و دەستگاکانی حکوومەت لە بنکەیەکی پۆلیسە بەندی وەرەقە خەڵکی سەرمایەدار داوای لەکەن کە بۆ عریزەی هاوڵاتێک بەڵێ ینی ئەمە ینی خۆم شایدی ئەومانی بەڕاستی ئەمە حکوومەتداری وا ناکرێ و ئەو هەموو داهاتێکی کەیسە هەیە لە هەولێر و لە سلێمانیش ئەو هەموو داهاتی کە ئەبینێ و هەیە بەداخەوە بەڵام کەس نازانێ بۆ کوێچ گرفتەکە دەستێکی ناپاکە ماوەستا گرفتەکە بە 15 سانی بەڕاستی گۆڕان و کوڕەکانی کاگنەوشیروان تەوریسی فکری کاگنەوشیروانیان لە گۆڕناوە و بەڕاستیش خەونی خەڵکیان کوشتووە کوڕەکانی مامجەلال تەوریسی سیاسی مامجەلالیان کوشت و لە گۆڕیاننا مەسرور بەرزانی سلمانی پیاوی دەوڵەت نییە تەنها پیاوی ماڵی خۆیەتی ئەوە هەموو خەڵکەکەش باجی ئەو سێلایە نادا سپاس دەکەم بەڵام دەسەڵات خۆ دیارە ڕەنگە لەمانە بێ لە کوڕانی کاگنەوشیان بەڵام ڕنگەوەکو پێویستی پرسیارەتی لە هەرسێکیانە ئەگەر هەڵبێز وەرنەگرن وەکو یەکدا بەشە بێ بەڵێ من وەکوتم ینی ئەمە ئەم خەمە خەمی گۆڕانیش بێ لە بەروی گۆڕانیش بەشێکە لەم حکوومەتە بەڵام بەداخەوە دەسەڵاتی نییە ینی لەناو حکوومەتی خۆجێتی و لەسەر ئاسی حکوومەتی هەرێمیش ئەوەیەکە سپاسان دەکەم سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەوکاران خواتان لەبەر سپاسان دەکەم.